جەماوەری خەڵکی خۆڕاگری کوردستان، کرێکاران، ژنانی ئازادی خواست، لاوان و خوێندکارانی پێشڕۆ و هەڵسوراوانی ناوەوەی وڵات بنەماڵی ئازیزی گیانبەخت کردووان. بە بۆنەی نەورۆز و ساڵی تازەوە لەلایەن خۆم و هەموو ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە بە گەرمی پیرۆزباییتان لێ دەکەم و ساڵێکی پڕ لە خۆشی و کامرانی و سەرکەوتنتان بۆ بە ئاوا دەخوازم. با لەو نەورۆزەدا و لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا جارێکی دیکە ڕێز لە یادی ئەو خۆشەویستانە بگرین کە لە پێناوی بەدیهێنانی ژیانی ئازاد و ئاسوودە و یەکسان بۆ هەمووان کە ڕێبازی ئەمەیە گیانیان بەخت کرد. ئەوان ئازیزترین ئازیزانی ئێمە بوون، ئەوان عاشقی ژیان بوون، هەر بۆیە سەریان لە ڕێگەی خۆشەویستی بۆ ژیانی بەختەوەرانە بۆ ئینسانی ئەو سەردەمەدانا. یادیان لە دڵماندا زیندووە و ستایشی خۆڕاگری و دڵگەورەیی بنەماڵە ئازیزەکانیان دەکەین. سڵاو لە هەموو ئەو تیخۆشەرانەی کە لە شەوەزەنگی دیکتاتۆری ئیسلامیدا دەنگی دلێری حەقخوازانەیان بەرز کردوێتەوە و ئێستا لە گۆشەی زیندانەکاندا ئەسیرن و لەو ڕۆژی نەورۆزەدا لە دیداری ئازیزانیان بێبەش کراون. ئازیزان، ساڵی تازە لە کاتێکدا دەست پێ دەکەین کە کۆماری ئیسلامی ئێران تووشی جۆرەها قەیرانە کە بۆ هیچ کامیان ڕێگای دەربازبوونێکی لەبەردەم نییە. داڕمانی ئابووری بەواتای لە ناوچوونی ژێرخانەکان، داخران یەک لە دوای یەکی ناوەندەکانی بەرهەمهێنان بەواتای پەرەسەندنی بێکاری، لە ناوبردننی ژینگە بەواتای خەیانەت بە ئێستا و بەنەوەکانی داهاتوو، بەرتەسک بوونەوەی بازنەی دەسەڵات بەواتای دوورخستنەوەی بەشێکی بەرچاو بەرپرسانی پێشووی ڕژیم لەم بازنەیە، تەریککەوتنەوەی زیاتری لە دیپلۆماسی جیهانیدا، لاوازبوونی ئاستی کاریگەری و هێزی ڕژیم لە ناوچەکە کە بە خاڵێکی ئستراتێژی بۆ مانەوەی خۆی ناوی لێ دەبرد، سلێشەواوی لە ئایدئۆلۆژی و باوەڕەکاندا کە بناغەی فکری حکوومەتی ئیسلامی بوون بە جۆرێک کە ئەمڕۆ هەر ئاخوندەی سازێک لێ دەدا. سەرجەمی ئەم هۆکارانە دەستیان داوەتە دەستیەک و کۆماری ئیسلامیان خستۆتە ناو دژوارترین خۆناغ لە تەمەنی دەسەڵاتدارەتی خۆیدا. ئەو بارودۆخە لە هەمان کاتدا هەژاریەکی بێ ئەوپەڕ، گەندەڵی دارایی و حکوومەتی لە خوارەوەبوونی ئاستی خودمەتگوزاری کۆمەڵایەتیەکان، بێکاری، ناڕوونبوونی ئاسۆی ژیانی لاوان، کۆچکردن بۆ دەرەوەی وڵاتی لێکەوتوێتەوە. هەر بۆیەش جەماوەری ناڕازی ئەو سەردەمە ئەساسەن لە بێبەشترین بەشەکانی ئەو کۆمەلگایان، بێکاران، کرێکاران، معەلیمان، پەرستاران، حقوقبگیرانی کەم دەرامەت و خەڵکی پەراوێزی شارەکان ئەوانە ناڕازیەکانی ئەو سەردەمە پێکدێنن. ڤایرۆسی کۆڕۆنا زیانگەلێکی کارەساتباری لە ئێران خۆڵخاندووە. شاردنەوە و دانی زانیاری و ئاماری درۆیینە نەیانتوانی ئەو زیانە گیانیانەی کە ڕوو لە هەڵکشانە بشارنەوە. کۆماری ئیسلامی نەک تەنیا پلان و سیاسەتێکی دیاریکراوی لە هەمبەر ئەم نەخۆشیە نەگرتوۆتە بەر، بەڵکو خۆی یەکێک لە فاکتۆر و هۆکارەکانی پەرەسەندنی ئەو نەخۆشیە مەترسیدارە بووە. کاتێک کە دەبوو ڕێکار و مەودا کۆمەڵایەتەکان ڕەچاو بکرێن، دەستیان کرد بە ئەنجامدانی نوێژە هەینیەکان، بەڕێوەبردننی بۆنەکانی عاشورا و تاسوعا. ئەو کاتێک کە هەموو وڵاتەکان لە بیری دابینکردنی ڤاکسینی دژە کۆڕۆنادا بوون، خامنەی لە دژی ڤاکسینە پەسەندکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی فتوای دەرکرد. بەڕێزان، ئەمڕۆکە پەیوەندی نێوان دەسەڵاتداران و حکوومەت گەیشتوۆتە خاڵێکی بێگەڕانەوە. کۆمەڵێک بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێز وەکو بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی معەلیمان، خانەنشینکراوان لە ئێران و لە کوردستان بە شێوەیەکی بەهێزتر لە ڕابردوو سەریان هەڵداوە. قەیرانی سیاسی ڕێژیم لەم قۆناغەدا ڕاستەوخۆ پەیوەندی بە هەلومەرجی ئابووری و بژیوی ژیانی خەڵکەوە هەیە. ئەم بزوتنەوانە لە هەمان کاتدا مەتریالی مرۆوی بۆ خۆڵخاندنی ڕێبەرانی ڕادیکاڵ و پێشەنگی ئەمڕۆ و سبەینەی دابین کردووە. لە هەناوی ئەو خەباتەی کە لە ئارادایە کۆمەڵێک ڕێبەر و پێشەنگی جێمتمانە سەریان هەڵداوە. مانگرتنە کرێکاریەکان، ناڕزاتیەکانی معەلیمان، خانەنشینکراوان، خوێندکاران، جوتیاران، بێئاوی و ژینگە، هەمووی ئەوانە ڕێبەرانێکیان لە ناخی خۆیاندا پەروەردە کردووە کە بە ئاشکرا و ڕوو بەڕوو لەگەڵ ڕژیم و کاربدەستانیدا دەکەونە گفتوگۆ.
شێوازی وتوێژ لەگەڵ دوژمن فێر بوون و بەباشی ساتەکانی بەرەو پێشچوون پاشەکشە یاخود بەرگریکردن هەڵدەسەنگێنن. گەشەکردنی وها ڕەوتێک دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی بەدیلێکی ڕادیکاڵ لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا. هەرچەندە کە پەیوەندی نێوان حکوومەت و خەڵک گەیشتوتە خاڵێکی بێگەڕانەوە، بەڵام من پرسیارە دێتە ئاراوە کە بۆچی ئەو ڕژیمە سەرڕای تەواوی ئەو قەیرانانە و هەمووی ئەو زەرفێتانەی کە باسمان کرد هێشتا هەر لە دەسەڵاتدایە. هۆکارە سەرچیەکان بریتین لە یەکەم سەرکوتی توندوتیژ و بێ ئەوپەر. ئەگەر چی خەڵک خۆناغی ترس و تۆخان لە ڕژیمیان تێپەڕاندووە، بەڵام هەرچەندەش وەرەکان بەرز بن لە باربردنی توانایی سیستمی داپڵۆسێنەری ڕژیم تەنیا لە ڕێی هێزی ڕێکخراوی جەماوەریەوە دەکرێت. دووهەم، کاڵکردنەوەی تێڕوانینە ئایدۆلۆژیکەکان و خۆگونجاندن لەگەڵ هەلومەرجەکاندا. کۆماری ئیسلامی وێڕای ئەوەی کە وا دەنوێنێ بە بیر و باوەڕ ئایدۆلۆژیکەکانی خۆی پێبەندە، بەڵام بەکردەوە زۆر ینی وەلاناوە و پاشەکشە و سازشی قارەمانانە بە ئیسلاح بۆتە بەشێک لە استراتێژی مانەوەی ئەو ڕژیمە. سێهەم، پرۆپاگەندەی بەرنامە بۆ داڕێژراوی ڕژیم بۆ ترساندنی خەڵک لە هەر چەشنە شۆڕشێک. بەراوردکردنی شۆڕش لەگەڵ نائەمنی، بەخستنە بەرچاوی ئەگەری دووپاتبوونەوەی کارەساتگەلێکی هاوشێوەی عێراق، سووریا، ئەفغانستان، یەمەن کە کۆماری ئیسلامی خۆی یەکێک لە هۆکارە سەرچیەکانی شەڕ و نائەمنی و ئاژاوە لەم وڵاتانەدا بووە. چوارەم، پرژوو بڵاوی ئۆپۆزیسیۆن و نەبوونی بەدیلێک کە متمانەی کۆمەڵایەتی بەدەستێنابێت. ئەگەرچی لە کوردستان بوونی حزبە سیاسیەکان کە پێگەی جەماوەریان هەیە دەتوانێت لە هەرومەرجی لەباردا ئەم بۆشاییە پڕ بکاتەوە، بەڵام دوازار بەدیلی ئەو ڕژیمە لە ئاسی سەرتاسەریدا بەدیدێت. وردبوونەوە لە هۆکارەکانی ئەم کەم و کوڕیانە لە هەمان کاتدا دۆزینەوەی ڕێگاشمان بۆ مەیسەر دەکات. بە هەمووی ئەوانەوە هەلومەرجی سیاسی و کۆمەڵاتی ئەمڕۆی ئێران نیشانەکانی بەڕۆڕووبوونەوەیەکی چارەنووسازیان پێوە دیارە. ئەوەی لە حاڵێکدا کە جێگایەک بۆ خۆشباوەڕی بە جێگۆڕچەی دەسەڵات لە ڕێگای دەستێوەردانی دەرەچیەوە نەماوە، گاڵتەجاری هەڵبژاردن و خۆشباوەڕی بە چاکسازی ڕژیم لەناو خۆیدا بۆتە بەڵقی سەر ئاو، داهاتووی سیاسی ئێران لە نێو جەرگەی ململانی نوێ و استراتیژیە جیاوازەکاندا دەبینێتەوە کە ئەمڕۆکە لە ناخی خەباتی سیاسی و چینایەتی ڕاستەقینی ئەم کۆمەلگایە و لە نێو جەرگەی خەبات لە دژی ئەم ڕژیمەدا لە ئارادان. یەکێتی کردەوە هاوپەیمانیەتیەکان لەسەر ئەساسی بەرنامە و استراتێژی هاوبەش کلیلی دەربازبوون لەم قۆناغەیە. ئازیزان، ساڵی تازە لە بارودۆخێکدا دەست پێ دەکەین کە جیهانیش بەگشتی بە بارودۆخێکی دژواردا تێپەڕ دەبێت. جیهانی دوای تندبوونەوەی ناکۆچەکانی رووسیا و ئەمریکا و هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین پێدەنێتە قۆناغێکی تازەوە، خۆناغێک کە کاریگەری لەسەر هەموو تاکێکی ئەم جیهانەدا دەنێ. ئەم بارودۆخە هەم دەرفەتی خوڵقاندووە و هەم مەترسی پێکێناوە. دەرفەتە چونکە نظامی سەرمایهداری بە نهایەتی بۆ گەنی خۆی گەیشتووە و بەدیلێکی بۆ دەربازبوون لەم بارودۆخە نییە. بەڵام بەمەرجێک دەتوانین کەڵک لەو دەرفەتە وەربگرین کە ئەرچی خۆمان بەڕوونی بناسین و بە وشیاری و بە یەکگرتوویی وەڵامی پێویستیەکانی زەمانەی خۆمان بدەینەوە. لە هەمان کاتدا مەترسیدارە ئەگەر چارەنووسی ئینسان هەروە بەدەست خاوەنانی سەروەت و دەسەڵاتەوە بێت کە هیچ منتیقی غەیری بەرهەمهێنانی قازانج و پاراستنی دەسەڵات ناناسن. لە ئاکامی دەسەڵاتی ئەواندا ئەگەر تا دوێکە کۆڕۆنا بوو کە ژیانمانی خست بۆ مەترسیەوە، ئەمڕۆکە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین و بەڕێوەڕووبوونەوەی دوو بلوکی رووسیا و ئەمریکایە کە وردە وردە ئاساوارەکانی بۆ باقی شوێنەکانی جیهان شۆڕ دەبێتەوە و ئەمنیەت و ژیانمان دەخاتە مەترسیەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی لەو دەوڵەتانەیە کە شەڕ و نائەمنی لە هەر شوێنێک بێت وەکو بەرەکەت چاوی لێ دەکات و هەوڵ دەدات بیکات بە دەرفەتێک بۆ درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتەکەی. هەرچی بۆ جەماوەری خەڵک لە جیهاندا نەگبەتی وێرانی بێ ئەو ڕژیمە دەیکات بە دەرفەت.
ئەوانە وەکو خوندەپەپوو لەسەر وێرانە دەخوێنن. شەڕی ئوکران ئەگەر جیهانی خستۆتە بەردەم مەترسی شەڕێکی ماڵوێرانکەری جیهانی بۆ کۆماری ئیسلامی بۆتە فرسەت. ئەوە تا دەبینین لەگەڵ هەرگیرسانی ئەو شەڕە سیاسەتی خۆی لە گفتوگۆکانی بەرجامدا لەگەڵ بەرژەوەندی دەوڵەتی رووسیا هەماهەنگ دەکات. موشکی دوورهاوێش لە هەرێمی کوردستان تاقی دەکاتەوە. دڵنیاش بن لە بەرجامیش هەرگا پارەیەکی دەستکەوێ سەرفی باشترکردنی ژیانی خەڵکی ناکات. بەشێکی لە ناو دام و دەستگایەکی لێوا و لێوی گەندەڵیدا ون دەبێ و بەشەکەی دیکەی دەکاتە خەرجی هێزی سەرکوتگەر لە ناوەوەی وڵات و درێژەدان بە تەستێوەردان لە وڵاتانی دەرەوە و بەڕێوەبردننی ئەو سیاسەتەی کە بە زەمانەتێک بۆ مانەوەی خۆی دەزانێت. ئازیزان، ئەم بارودۆخی کە لە ئارادایە نە لە ئێران و نە لە هیچ شوێنێکی جیهان چارەنووسی چارە هەڵنەگری ئێمە نییە. هەموو ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە ئاسی جیهان و ئێران ڕۆیانداوە، پەرسەندنی پتای کۆڕۆنا، قەیرانی ئابووری جیهانی، شەڕ و نائەمنی، بێکاری و نەداری، هەمووی ئەوانە ئەو ڕاستیەمان پێ دەڵێن کە نیزامی سەرمایەداری تا ئەو پەڕی خۆی گەنیوە. لە جوانیەکانی ئەم جیهانە ڕازاوەیە کە بەرهەمی کاری کرێکاران و خەڵکی زەحمەت کێشە بەرهەمهێنەرانی لێی بێگانن. جەماوەری خەڵک بە تایبەت لە وڵاتە هەژارەکان نەتەنیا دیلی ئەو نظامە و نەهامەتەکانیانن، بەڵکو لە بەرامبەر تووڕەیی سروشتیشدا لە ئەماندانین. لافا و بوومە لەرزە و ئاگرکەوتنەوە بە ئاسانی گیان و ژیانی مرۆڤەکان و ژینگەیان لە ناو دەبات. ئەگەر چارەنووسی مرۆڤی ئەمڕۆ لەدەست نظامێکدا نەبووایە کە بۆ درێژەی ڕەوتی کەڵەکەکردنی قازانج و پاراستنی دەسەڵاتی سیاسی دەست بداتە هەموو جۆرە جنایەتێک، ئەمڕۆ جەماوەری خەڵک بەبێ ئەوەی کە خەمی ناون و کار و بێبەشبوون لە خۆشیەکانی ژیانیان هەبێت، بە دڵێکی پڕ لە شادی ساڵی نوێیان دەست پێ دەکرد. گۆڕینی ئەم بارودۆخە لە ناوبردننی خاڵە لاوازەکانی ئەم خەباتە، خوڵقاندنی متمانە و باوەڕمەندی بەهێزی خۆ لە ناو جەماوەری بەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نیشاندانی ئاسۆیەکی ڕوون بەوەی جەماوەرە مەزنە کە خۆی ڕزگاردەری ڕستەقینەی خۆیانن، هەمووی پێویستی بکار و خەباتێکی بەردەوام هەیە. خەباتێک کاری ئێستا لە ئارادایە، خەباتێک کە بڕبڕەی پشت و هێزی بزوێنەری کرێکارانی وشیار و خەباتکار و هەڵسوڕاوان و شۆڕژێرانی کۆمۆنیست پێکی دێنن. ئەوەی کە چالاکانی سۆسیالیست لە ناو دڵی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا ئەنجامی دەدەن، لەگەڵ هیچ کار و چالاکیێکی دیکە قابلی هەڵسەنگاندن نییە. هیچ ڕەوتێکی دیکە لە هەوڵی و خەبەرهێنانی ئەو هێزەی کە لە یەکگرتووی کرێکاراندادایە و خەبەرهاتنی کۆتایی بە تەمەنی سۆسانەوە و زەبر و زەنگدێنێ نییە. هیچ ڕەوتێکی دیکە ڕێگای ڕاستەقینەی ئازادی و ڕزگاری ئەم جەماوەر نیشان نادات. ئەگەر کرێکار و زەحمەتکێش و سەملێکراوان پڕۆبڵاو بن و بکەونە پراوێزی گۆڕانکاریە سیاسەکانەوە، ئەو کات دەست بە دەستبوونی دەسەڵات تەنیا جێگۆڕینی کابوسێکە لەگەڵ کابوسێکی تر. ئێمە بە شوێن بنیادنانی کۆمەلگایەکین کە تێیدا هیچ ستەم و هەڵاواردنێک بوونی نییە و چەسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ کۆتایی پێدێت. جیهانێک کە تێیدا ئازادی و خۆشبژیوی گشتی جێگای کۆیلەتی و بێعەداڵەتی و نەبوونی و بێبەشی دەگرێتەوە و دەرفەتی یەکسان بۆ گەشە و پشکوتنی سەعداد و توانایەکان دەخۆڵقێت. جیهانێک کە تێیدا ئامانجی بەرهەمێنان نەک وە دەستهێنانی قازانج، بەڵکو دابینکردنی پێداویستەکانی مرۆڤە. جیهانێک کە تێدا هەر کەس بەقەدەر توانای خۆی کار دەکات و بەقەدەر پێویستیش لە بەرهەمی کاری خۆی بەهرەمەند دەبێت. جیهانێکی بەدوور لە شەڕ و جنایەت و قازانجپەرستی، جیهانێکی پڕ لە ئاشتی و ئازادی. بەڵام ئەم جیهانە خۆی لە خۆیدا پێک نایەت، بەڵکو پێویستە بەهێزی مێشک و بازووی بە توانای ئینسانی بنیاتنەر دابمەزرێ. ئەوە ڕاستە کە هیچ کەس لە پێشدا مێژووی خۆی نەنووسیوە و هیچ کەس ناتوانێت ڕوودانی گۆڕانکاریەکان لە داهاتوودا بە تەواوی زەمانەت بکات. بەڵام لە هەمان حاڵدا هیچ کام لەم حەقیقەتانەش بەو مانایانین کە نەزانین مێژوو چۆن دەخۆڵقێت و ڕێگای ئازادی و ڕزگاری مرۆڤ لە کام مەسیرەوە تێپەڕ دەبێت.
دەبێت بۆ ئازادی دەست بدەینە نەبەرد و بۆ سەرکەوتن لەم نەبەردەدا پێویستە بەهێز بین و بۆ بەهێزبوون پێویستە یەکگرتوو بین و بۆ یەکگرتووبوون پێویستە بە خۆمان و بە شێوازەکانی ئەم نەبەردە متمانە بکەین و مانای سەرکەوتن هەنگاو بە هەنگاو تێیدا بناسین. پێویستە بۆ بوون بە سەرکەوتوانی داهاتوو ئامادە بین و بزانین کە بە تێکشکاندن و ڕوخاندنی کۆشکی ستەم و چەسانەوە شکستانی داکۆچیکارانی نەزمی ئێستا چ نەزمێک پێویستە بخرێتە جێگای و چلۆن سەرکەوتن و دەستکەوتەکانی بپارێزرێ. دەمێکە لە ناودڵی بربەریەتی نظامی سەرمایه‌داریدا ئەو ئاواتە پشکوتووە و هەموو ڕۆژێ ژمارەیەکی زیاتر لە مرۆڤەکان بەرەبەرە بە بنیاتنەرانی پەیگیری ئەو جیهانە پەیوەست دەبن. دەبا لە یەکەم ڕۆژی ئەمساڵدا بە دڵانی پڕ لە کەیلی هیوا بە هەنگاوی پتە و لێبڕاوانە بەرەو ئاسۆیە هەنگاو هەڵبگرین. نەورۆز و بەهار و ساڵی نوێتان پیرۆز بێت. سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ساڵی تازەی 1401 هەتاویتان لێ پیرۆز بێت. هیوادارین کە ساڵێکی پڕ لە خۆشی و شادی و کامرانیتان بێت و ساڵێک بێت پڕ لە دەستکەوت و خۆراگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەتی بۆ کوردستان. لەلایەن منیشەوە گرم و گەشتن سڵاوەکانتان پێشکەش بێت. ئازیزان، ئەمڕۆ یەکشەممە لە دوایین ساتەکانی ساڵی 1400 هەتاوی و دەستپێکی ساڵی 1401 نزیک دەبینەوە. هەر لێرەوە لەلایەن خۆم و هاوکارانمەوە پیرۆزبایی ساڵی تازەتان لێ دەکەین و هیوای ژیانێکی شاد و بەختەوەرتان بۆ دەخوازین. لە ئێستاوە لە خزمەتداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی تایبەت بە ڕۆژی نۆرۆز بە شێوەی ڕاستەوخۆ بە هەردوو زمانی فارسی و کوردی. بەڵێ سعاتی 7:03 ئەمڕۆ ساڵی نوێ دەست پێ دەکات. لەو کاتەدا پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە و پەیامی حیزبی کۆمۆنیستی ئێران لەلایەن هاوڕێ فەراسەت ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران دەبیستن. ئێستاش بەرنامەکەمان بە پارچە شێعرێک دەست پێ دەکەین. حاجەی کانیاوی بنشاخی بەرزە ئەڕژێت باخ و ئەم چۆم و دەشتا، دیمەنی جوانی وەرزی بەهاران، سەرنج ڕاکێشە لە چاو نازداران، گوڵان بەعشوە و لە جاوێن شاخە، لەگەڵ باران و شنەی بەهاردا، حاجەی ڕووباران دۆڵی چەنیوە، بولبولی سەرمەز ژینی ژەنیوە، سەمای درەختی لای قەراخ چۆمان، دڵ حێرانەکات لە دەشت و دۆڵان، ئاونگی تەڕی سپیدەی بەیان ئەدا لە گۆنای ژوانی دڵداران، هەواری شادی جێ عاشقانە، گڕی نۆرۆزی لەلا جوانە، سەرنجی سرۆشت هۆشی بردووم، شەهری بەهاری لە چاوچان. گوڵی گەزیزەی قژزەردی لاپاڵ، نەرم ڕادەژێ بەدەم بای شەماڵ، لە دەست ئەمژینە دەردا دڵیەتی، فرمێسک ئاوەنگ لەسەر چڵیەتی، چقلی ئاسنین بسکیڕنیوە، بەر لە پشکۆتن خونچەی وەریوە، ئەڵێ لەو ساوە مژدەیدا بەهار، لە باڵام ئاڵا سیمێکی خاردار، ئەو لەقەی ئەو دیوی سیما ڕووداوە، بە بۆنی باڕوت و سیس ژاکاوە، لەقی ئەم دیو لە دەریای نزار، جوانی ئەبەخشێ بە بەژنی بەهار، جوانی ئەبەخشێ بە بەشنی بەهار.
ساڵ بێچیان ئەو ڕۆژ ناکەم بێ بۆنی گیان ئەو ڕۆژ ناکەم ئاخ نەورۆز ناکەم بێ بڵێ سەی سووری ئاگر نەورۆز ناکەم ڕەش بەڵک تۆز نەکاو خۆم نەبم بەسەر چۆپیگێر ئەمان 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 ئاخ ئەو ساڵ بێچیا نەورۆز ناکەم کزەی جەرگێم بەیانی زوو هەڵم سێنە کزەی جەرگێم بەیانی زوو هەڵم سێنە کزەی جەرگێم بەیانی زوو هەڵم سێنە زۆر دەترسم کەوێک کارێک گوندێک شارێک چەمێکیایە لە بیرکەم ئاخ کزەی جەرگم بەیانی زوو هەڵم سێنا کزەی جەرگم بەیانی زوو هەڵم سێنە زۆر دەترسم دارێک بەردێک کۆختێک گەردێک بنجەگیایە لە بیرکەم ئاخ ئەو ساڵ بێچیا نەورۆز ناکەم نەورۆز ناکەم بێ بڵێ سەی سووری ئاگر وەی نەورۆز ناکەم ڕەش بەڵک تۆز نەکاو خۆم نەبم بەسەر چۆپی خەریکە وەرزی زستان و سەرما و سەخلەت تێدەپەڕێ چۆن سرۆشت و وەرزی جوانی بە پیشکەوتنی گوڵان و چرۆکردنی دارستان خەریکە خۆی دەڕازێنێتەوە چۆن سرۆشتا قۆناغە دژوارەکانی تێنەپەڕێنێ نوێ بوونەوەی بەخۆیەوە نابینێ هەروەهایش کۆمەلگای ئێمە لە کوردستان و لە ئێران کە ئەمڕۆکە یەخسیری دەسەڵاتێکی دیکتاتور و کۆنەپەرستە خەریکە تەدارکی نوێ بوونەوە و لە باوەشکردنی مەلی ئازادی دەبینێ. بەهاری ئەمساڵ ڕنگ و بۆنێکی دیکەی بەخۆوە گرتووە لە ڕاستیدا کۆتایی تەمەنی دەسەڵاتێکە دژ بە شادی و جوانی و دوژمنی نوێبوونەوە و پیشکەوتنا لە ئاسۆ دەرکەوتووە. 43 ساڵ دەسەڵاتی ئەو ڕژیمە بەواتای سڕینەوەی 43 ساڵ بەهاری خۆشی و شادی بووە لە ژیانی بدەیان ملیۆن ئینسانی ڕەنجدەر ئەویش لە کاتێکدا کە هەموو پێداویستەکانی ژیانی بەختەوەرە بۆ هەمووان فراهەمە. بۆیە ئەمڕۆکە هەنگاوەکان بۆ کۆتایی هێنان بە شەوەزەنگی دیکتاتوری خێراتر بۆتەوە و ئەمساڵ ڕووناکتر لە هەر ساڵێک ئاسۆی بەهاری ئازادی و بەختەوەری ئینسان لە شەفەق شەوقەداتەوە. نەورۆز و ڕۆژەکانی سەری ساڵ دەرفەتێکی گونجاوە تا لەسەر تاسەری کوردستان بە ژن و پیا و پیر و لاو لە کۆڕ و کۆمەڵی گەورەدا لە دەوری یەک کۆبینەوە وا سرودی ڕزگاری بڵێنەوە و دروشمەکانمان کە ڕنگدانەوەی ویست و ئاواتەکانمانە ئاواتی ڕزگاری و بەختەوەری لە ژیان و بەهرەمەندبوون لە ژیانێکی پڕ لە شایی و خۆشی بە دەنگی بەرز دووپاتکەینەوە. با لەم کۆڕ و کۆمەڵانەدا هەموو یەکدەنگ و یەکگرت و لەگەڵ نوێبوونەوەی سروشت بە گروتینێکی نوێ وەک ئاگری نەورۆز دڵی دژمنانی بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستان و چەوساوەکانی ئەم نەزمە و نیزامە تا نامرۆڤایانە وەلەرزەبێنین. با لەم دەرفەتە بە باشی کەڵک وەرگرین و بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی نەورۆز بکەین بە
چەقلی چاوی کۆماری ئیسلامی. شوق داتوا دلي امساوليش نوروزاتوا دلي امساوليش نوروزاتوا سرو سرباكي جواني الويني سرو سرباكي جواني الويني وقبو كرازا وقبو شرازا وخوي خمريني دشتو کستانو لوتکای برزیکیو بزی بهاریان کوتو تسرلیو بزی بهاریان کوتو تسرلیو بفری توای سر شاخی خنبار بفری توای سر شاخی خنبار ابي بفرمين شور شور ديت اخوار ابي بفرمين شور شور ديت اخوار
بن کوێستانی بەر گاو بەردەتێنێ کەش دێنێتە لار گاو بەردەتێنێ کەش دێنێتە لار کیژی دارسایان نایێڕی چەمە کیژی دارسایان نایێڕی چەمە بە مۆسیقای ئەم بێنەوە سەما بە مۆسیقای ئەم بێنەوە سەما باخ و وەرزی شاخیان مێرگوچیمان خشتی ڕازاوەی بژوێنی دیمان خشتی ڕازاوەی بژوێنی دیمان سەوزاوی دەشت و زنجیرەی کوێستان سەوزاوی دەشت و زنجیرەی کوێستان تعریف ناکرێن جوانی کوردستان تعریف ناکرێن جوانی کوردستان کەوی دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەری حەسرەتی دێڵاکەتەوە بەری حەسرەتی دێڵاکەتەوە بانگی پڕاوپەڕ دەنگەداتەوە بانگی پڕاوپەڕ دەنگەداتەوە لەسەر خەندیل و شاوۆنەکەرۆن لەسەر خەندیل و شاوۆنەکەرۆن ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز 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 ئەڵێ گەلی کورد نەورۆستان. لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی کۆماری ترر و سێدارە کۆماری جنایەت و سەرکوت بە هەموو پێکهاتەکانیەوە لە سەراسری ئێران کەوتووەتە بەر شەپۆلی بێزاری خەڵکی وەکیان هاتوو لە کاتێکدا ترس و دڵەڕاوکێ نیشتووەتە گیانی کاربەدەستانی ئەم دەسەڵاتە با ئێمەش لێرە شان بەشانی هاوچارە نووسانمان لەسەر تاسری ئێران و کوردستان بە ڕەنگی سوور و ئاڵای سوور بە نیشانەی هیوا و حرەکەت و شادی بە ڕەشبەڵەک و سرود و ئاواز بەرامبەر بە ڕەشپۆشی و وەستان و ماتەم برازێنینەوە با هەمومان پێکەوە لە شار و لە دێ لە
کۆڕ و کۆمەڵی گەورە و بچووکدا بە کوێرایی چاوی دوژمن شانۆی نۆرۆز و ڕێوڕسمەکانی سەری ساڵ هەرچیش کۆدارتر بەڕێوەبەرین بە بەرەبەرە خۆمان بۆ لە ئامێزگرتنی بەهاری ئازادی و ڕزگاری لە کوێرەوەری و مەینەت کە لە کوردستان و ئێران تیارکراون هەر لە ئێستاوە نۆرۆزی ڕەنگینتان پیرۆز بێت. هۆنراوەی لەتیف هەڵمەت لێرەدا پێشکەشانی دەکەین. پێناکەنم تا ئەو ڕۆژەی هەژارەکان مامزی خەندەراو ئەکەن بۆ لێوی لادێ و شارەکان کە ئەوەم دی ئەوە سامنیش وەکو ئەوان
وەکو شنەی گوڵەگەنم وەکو ئارەقی ناوچاوان لە ناخەوە پێەکەنم پێناکەنم پێکەنینم هەرگیز نایە تا بە چاوی خۆم نەبینم لە هەر لایە لافاوی ئاگرپژێنی چەوساوەکان ڕاستبوونەوە و یاخیبوونی دیلی ئەو ژن و چەماوەکان و دیوی ئەژنۆ چەماوەکان و ئەیزڕێنێ کۆت و زنجیر ڕائەماڵێ گەنجینەی خوا پێداوەکان کە ئەوەم دی ئەوسا منیش گەرم بەتاو بەستە ئەڵێم پێ ئەکنم وا لە دیار کۆت و بەندیشکە لە زنجیرەی بێپسانەوەی شەوان و ڕۆژانی ساڵدا کە مەینەت و ماندوویەتی و پەژارە هیچ جێگایەک بۆ خۆشی و شادی ناهێڵێتەوە ئەم چەند ڕۆژەی سەرەتای ساڵ ئەتوانێت بیانوویەک بێ بۆ شادیەکی هەرچەند کورتماوە. چی لەوە خۆشترە لە تەراوەتی بەیانی بەهاراندا ئینسان لە تینی ئارام بەخشی بەرهەتاودا
زەڕە زەڕە وجودی خۆی بە نەسیمی هیوا و ئۆمیدێکی گەشت بسپێرێ هەتا دنیا بە ڕەنگێکی تر بێتە بەرچاوی و لانیکەم بۆ چەند ساتێک بیل لەوە بکاتەوە. ئایا بەڕاستی ناکرێت دنیا وەها بێکە هیچ کەس تەنانەت لە خۆشترین خەونەکانیشدا نەیدیت بێ؟ ئەمە تەنیا ئارزوو تاسە نییە، بەڵکو یەکێک لە سادەترین ڕاستەکانی ژیانی مرۆڤە. هەرچەند گوشاری پەنجەکانی دەسەڵاتی پڕ لە زوڵم و زۆرداری زاڵ بەسەر ژیانی ئێمەدا یەکەم زەمزەمەکانی سرودی بەهاری ڕزگاری لە گەروی تینوانی ئازادیدا قەتیس کردووە، بەڵام ڕێبوارانی دنیایەکی نوێ، پەیامهێنرانی بەهار و شادمانی بۆ ئینسانەکان، کەیلی هیوا و ئومیدی دامەزراندنی دنیایەکی دوور لە ستەم و چەوسانەوە، دنیایەکی بێشەڕ و ئاژاوە و توندوتیژی، نابەرابەری و هەڵاواردن، دنیایەکی لێوان لێو لە ئازادی و سەرفەرازی بۆ ئینسان، دنیای سۆسیالیزم پێداگر لەسەر ئاوەژووکردنەوەی نەزمی مەوجود، ساتێک لە هەوڵ و خەبات خافڵ نەبوون تا لە ئاکامی ئەم بزوتنەوەی گرتوانەیەدا بەهاری سەرکەوتن لە ئامێز بگرن. با لێرەدا شێعرێکتان پێشکەش بکەین. دەڵێ بەهار ئاوێتەی ژیانە و بزوێنەری بوژانەوە، بەهار کوێستانی دڵانە و خوڵقێنەری هەڵدانەوە، بەهار ئاورگەی نەمانە بۆ سارد و سڕی زستانێ، بەهار لانکەی پاراستنە بۆ شۆڕاوێ بۆ دیلانێ، بەهار سەرچاوەی هەرمانە بۆ سەر لە نوێی ڕازانەوە، بەهار ئاسۆی دەرەتانە بۆ هەڵچوون و هەستانەوە، نەورۆز قەڵای ڕاوەستانە ڕووخێنەری داگیرکەر و ئەژدیهاکی کوردستانە، نەورۆز ڕۆژی ڕاپەڕینی بەشمەینەت و بێ ئەنوایە، نەورۆز مشتی یەکگرتنی هەژاری ژین لە خۆڵایە، بەهار تین و بڵێسەیە بۆ یەکگرتنەوەی دڵداران، نەورۆز ڕۆژی تێکهاڕینە بۆ قەڵای زوڵمی زۆرداران، نەورۆز هەوێنی خۆشیە بۆ بەهار و سەوزەڵانی، بەهار بووکی ساڵی نوێیە بۆ ژینەوەی باخی جوانی، پڕبەپڕی خۆشەویستی پیرۆز بێلێتان ساڵی نوێ، هەرچەند ئەو ساڵیش نەورۆزمان هەر لە دەردوو ئازار ئەدوێ، بەڵام بە پێوانەی مێشکی زیندوو بیری تازەی ڕێبازی نوێ، کاتێک لێوا و لێوی وشا نەورۆزی ڕزگاری ماندی، مانای دێڕە هۆنراوەکان
بۆ ڕەنجدەرانی کوردستان وشە بە وشە دێتە دی. ئەم شەرە شعری قادر ژاکاو.
ئەمڕۆ یەکشەمە دوایین ساتەکانی ساڵی 1400 هەتاوی تێپەڕ دەکەین تا ماوەیەکی کورتی دیکە نەورۆز و یەکەم ڕۆژی بەهاری ساڵی 1401 بەهاری نوێ دەست پێ دەکات. بەهارێکی پڕبۆن و بەرامەی خۆش و پڕ لە جوانی سروشتی دڵڕفێن کە گیانێکی تازەی هاتووەتە بەر. پڕبەدڵ پیرۆزبایی نەورۆز و ساڵی تازەتان لێ دەکەین و هیوای ساڵێکی پڕ لە شادی و سەرکەوتنتان بۆ باوا دەخوازین. بەڵێ ساڵی 1401 لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا بە دژوارتر بوونی باری ئابووری ژیانی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی هەژار و دەستەنگ بە پەرەسەندنی گرانی و بێکاری بە نیگەرانی دەیان بنەماڵە کەڕۆڵەکانیان لە کۆتوبەندی زیندان دەست پێ دەکات. دیاری ئەو ڕژیمە لە هەموو ڕۆژەکانی ساڵدا بۆ خەڵکی ئەو وڵاتە هەر ئەمە بووە. لەم وڵاتەدا گەنج ئاسۆی ئاواتی لێڵە، چن یەخسیری دەستی یاسایی کۆنەپەرستانەیە، کرێکاری چەوساوە بە زگێکی تێر و بە دوان برسیە، معلیم و پەرستار و کارمەند و خانەنشین لە ژێرهێڵی هەژاریدا دەژین، بە ملیۆنان مرۆڤ گیرۆدەی مادە سڕکەرەکان و ڕژیم هۆکاری چارەنووسی تاریکی ژیانیانە. مناڵ خۆزگەی دنیایەکی گەشاوەی مناڵانەی لەسەردایە و پێناگات. هەمووی ئەوانە خۆزگە بۆ دنیایەکی تر دەخوازن، دنیایەک کە ئینسان تێیدا ئازاد و یەکسان و معرەفە بێ، نان و کار و مەسکەن و خۆشگوزەرانی و ئاسایش و هێمنی بۆ هەمووان بێت. هیوادارین ساڵی 1401 ساڵێکی پڕ لە سەرکەوتنی گەورە لە پێناوی ئەم ئاواتە ئینسانیانەدا بێت. جارێکی دیکە نەورۆز و هاتنی ساڵی 1401 لە ئێوە بینرانی ئازیزی ئەم بەرنمەیە پیرۆز بێت.
کۆماری ئیسلامی ئەمساڵ لە مەراسمەکانی ڕۆژی نۆرۆزدا هەڵپەڕکێ ڕەشپەڵەکی کوردی قەدەغە کردووە. سەمای جوان و ڕەنگاڕەنگی ڕەشپەڵەکی کوردی یەکێک لەو دیمەنانە بوو کە لە ڕۆژی نۆرۆزدا لە گەلێک شوێن لە ئاستێکی بەریندا بەڕێوە دەچێت و بڕیارەکەی حکوومەتی ئیسلامی بەکردەوە دەبێتە بڵقی سەر ئاو. زۆر ڕاستە. ڕەشپەڵەک سەمایەکی کوردیە کە تێیدا ژن و پیا و دەست لە ناو دەستی یەک هەڵدەپڕن وە جێژن و بۆ نەخۆشیەکانی خۆیانی پێدەڕازێنەوە. شێوەی بەڕێوەبردننی ڕێوڕسمەکان زەماوەند بێت یان نەورۆز یان سێنزە بەدەر یان هەر بۆنەیەکی دیکە بەردەوام یەکێک لە دیاردەکانی مقاومت بووە بەرامبەر بە یاسا و ڕێسای ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران. لە جەرگەی ساڵەکانی ڕەشتر لە ئێستای دەی شەستیشدا کە کەش و هەوای سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران سەر تاسەر تیرۆر و کوشتن و زیندان دایگرت بوو و ڕژیم لە هیچ شێوەیەک بۆ دامرکانەوەی ئاوری مقاومەتی خەڵکی کوردستانیش دەستی نەدەپاراست. ڕێک لەو ساڵانەشدا خەڵکی کوردستان پەکی ڕەشپەڵەکی خۆیانی نەخست و لە سەرەتاوە بە نەهێنی وردە بە ئاشکرا و بە ڕازاوەترین شێوە کە بۆیان دەگونجا بەڕێوەیان برد. بەم جۆرە شایی و خۆشی دەربڕین کە حرەکەتێکی غەیرە سیاسی و گەلێک جار بە تەواوی شخصیە و هیچ پەیوەندیەکی بە سیاسەتەوە نەبوو، بوو بە مەیدانێکی خەباتی سیاسی و بوو بە دیاردەیەکی مقاومەت کە چێژ و تامێکی گەلێک شیرینتر لە جارانیشی بەم ڕێوڕسمانە دەبەخشی. بەڵێ عزیزان، شعر و گۆرانیەکان جلوبەرگ پۆشین، خۆڕازاندنەوەی بووک و زاوا و هەر حرەکەتێکی دیکەی لەم چەشنە هەمووی لە ناوەڕۆکی خۆیدا بوو بە مەیدانێک لە شەڕی ئێرادە لەگەڵ ڕژیمێک کە چاوی بە شادی و پێکەنین و سەر و دڵخۆشی خەڵک هەڵنایە و لای وایە کە دەتوانێت شێوەی ژیانی شەمشەمە کوێرە بەسەر هەموو باڵندێکی سەرزەویدا دابسەپێنێ. چەپڵە و چیڵەی دەرم ئاخ لە شەقا و تەقەی گەرم وای لە چەپڵە و چیڵەی دەرم ئای لە چریکەی وەنات ئەرێ وای لە تریکەی وەشەرم ويشو 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 أري ويشو 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 خاب بتشوه هوشو ويشو 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 خاب بتشوه هوشو عقل من ما لقالب أو ضلي فرجوش روح من ما لقالب أو ضلي فرجوش ويلا قوة ويلا قتارة وسموة ويلا شوق خني شوانة آخلق لا وقاسدوة ويلا شوق خني شوانة آخلق لا وقاسدوة أيلا دم دانة ويلا ويلا كمارة وخرخاو أيلا دم دانة ويلا ويلا كمارة وخرخاو
دەسماڵ وەیشەوە قامم چووە هۆشەوە وەیشەوە قامم چووە هۆشەوە ڕۆحم نەما لە قاڵم ئەو دڵی پڕجۆشەوە ڕۆحم نەما لە قاڵم ئەو دڵی پڕجۆشەوە لخم يوچم يا ناس ويدني باكنا عشان لخم يوچم يا ناس ويدني باكنا عشان لدنگ هاي شاواش اوف لقراني واجان لدنگ هاي شاواش اوف لقراني واجان ايطلاش هرامي ويلا فسا كيبانا ايطلاش هرامي وين فسا كيبانا هاي لفشتن سقره ديان 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 دابي كردي زور جوانا ويشوى قام بچوى هوشوى ويشوى قام بچوى هوشوى عقل من ما لقالب ويد ضيف رجوشوى روح من ما لقالب او ضيف رجوشوى سرانی باخی هەوریشەم لەو دیوی هەودای هەوریشەمەکانەوە ڕنگ دەداتەوە لێڵ هێڵ هێڵی بیچمی ڕوخساری لەڕێی ڕنگ بزرکاو ئەو دەستە بچکۆلانەی کە بێ ڕاوەستان دەکرێنەوە هەودای تاڵەکان زەرد سەوز سوور و پەمەیی خۆڵەمێشی و سپی و گولبەیی ماشی و برنجی و ڕەش قاوەیی و شەرابی شەپۆل دەدا لەنێو کارگا خەمی سرانی کچان هەوێنی ژیان بە ڕۆڵی مردووتان دەدات هەستی ئەوینداری کچان لەولاکەوە لە پشتی دار کونجی شوێنی کار کچێک ڕۆنیشتووە بیچمی پێدادا ڕەنگی خەریتەکان دەبێتە شێعر لەسەر لێوان دوانی سرود و دوانی سوور و دوو هەودای سپی هێور دەنوێنێ ئاوابوونی نوێ سیانی شین و پێنجی ئاڵتونی چەندە گوڵ لەم باخەدا ڕواوە ئەم گوڵانەی سەرجەستەی فەڕش من و نەسرین و زارا و فەریدا سەیری دنیاکە تەنیا درز و تەز و دەسمانی داگرتووە هەودای دەمی مقەستەکەی تاڵ تاڵ بژار دەکرێت ڕێگێکی تر تەواو بووە دەیژمێرێ جارێکی تر نیگار دەباتە سەردار ڕێک دەکوتێ پەلە دەکات پەنجەگەرمەکانی کار دەستی بێجوڵە و بێقەرار دەستە ئەویندارەکانی گوڵ و بەهار دەناکاو بە نووکی تیژی چەقۆیەک زامار ئەبێ کچان بە خوێنی گەشی دەستیان هەر گوڵێک کە پێشتر چاندیان ئاوی دەدەن باخی هەوریشەم لە پشکوێ سوور و سوورتر ئەو نەرمونیانە ئاڵۆزکاوە یادگاری دەستی بە سۆزی کچێکە کریشمە و خەمزە و نازی باخەکانی هەوریشەم بەهۆی خوماری هەڵفرێنەی چاوەکانی ئەوە ئەم ناز و شێوە و کریشمانەش ئاخ سەبر بگرە هەلو پۆمەکوتە لە شوێن چاوەکانی ئەوە شعری پێژمان تۆرفەنشات
بینەرانی خۆشەویست وێڕای سلااوێکی دووبارە لە بەشە لە بەرنمەکەمان پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی هاتنی نۆرۆستان بۆ دەخوێنمەوە. بنەماڵە سەربەرزەکانی گیان بە کردوانی ناوڕیزەکانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران. تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم ڕۆژەی سەرەتایی ساڵ وێڕای پیرۆزبایی گەرمی ساڵی نوێ درودی بێپایانی خۆی ئاراستەی ئێوە بنەماڵەی ئازیز و سەربەرزەکانی گیان بە کردوانی ناوڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران دەکات. ئێوە بنەماڵە سەربەرزەکانی گیان بە کردوان چەندین ساڵە لە سۆز و بوونی ئازیزانتان بێبەش بوون و هەموو ڕۆژێک نەبوونی ئەوان لە کۆڕ و کۆمەڵی هاوسەنگەرانیان و بنەماڵەکانتاندا زیاتر هەست پێ دەکەن. ئەو ئازیزانەی کە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی و لە خەباتی چەکداری کوردستان و ڕێگاکاری تری خەبات و تێکۆشان گیانی ئازیزیان لە پێناو ئازادی و بەرابەری و ژیانی ئاسوودە بۆ هەمووان بەخ کرد. لەو ڕۆژانەدا و لە ناو کۆڕی خەباتەکانماندا لە هەموو کاتێک زیاتر هەستمان بە نەبوونی ئەو هاوڕێ ئازیزانەمان دەکەین و لە هەمان کادا زیاتر لە هەمیشە سوورین لەسەر درێژەدان بەو ڕێبازەی کە ئەو ئازیزانە لە پێناویدا گیانیان بەخ کرد. ئێمە دەرکی ئەو ڕنج و خەمی قورسەی کە ئێوە بنەماڵە سەربەرزەکانی گیان بە کردوان لە پەنای لەدەستانی گیانی ئازیزانتان بەو پەڕی سەربەرزیەوە لە بەرامبەر هەلومەرجی سەختی ئابووری و بارودۆخی پلەستەمکاری کۆماری ئیسلامیدا خۆڕاگریتان گرتووە دەکەین و لەو خەمەدا لەگەڵتان هاوبەشی. یادی ئازیزیان بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە. جارێکی دیکە ساڵی تازەتان لێ پیرۆز بێت. بینەرانی ئازیز لای منیشە و سڵاوتان پێشکەش بێت و ساڵی تازەتان لێ پیرۆزبایی دەکەم. هاوڕێیانی تێکۆشەری ڕێبازی کۆمەڵە لاو کوردستان، هەڵسوڕانی لێبڕاوانەی ئێوە چ ئەوانەتان کە ڕاستەوخۆ لە ڕێکخراوی حیزبیدان و چ ئەوانەتان کە بەبێ هیچ پەیوەندیەکی ڕێکخراوەیی بەکردەوە لە پێناوی بەرەو پێشبردننی ئەو ڕێبازەدا خەبات دەکەن، ئامادەکاری بۆ مێژوی پێشەنگداری داهاتووی ئەو وڵاتە دەبینن. تێکۆشانی ئێوە کە لە ژێر دەسەڵاتی یەکێک لە دزێوترین ڕژیمی دیکتاتۆرەکانی ئەم سەردەمەدا بەڕێوە دەچێت
پشتی بە ئەزمونونەکانی زیاتر لە 3 دەیە خەباتی ئاشکرا و نهێنی لا کوردستان بەستووە. پێویستە ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئەو ئەزمونە دەوڵەمەندترکەن و هەمووان دەزانن کە هەڵسوڕانی کۆمەڵە لە شوێنی کار و ژیانیان کەسایەتی خۆشەویستی ناو جەماوەرن و ئەو خۆشەویستیە کە لە پاڵ وریایی و کاری وشیارانە تا ڕادەیەکی زۆر لە تیری دوژمن دەیان پارێزێت. ئێوە هەروەکو تا ئێستا نیشانتان داوە زامنی بەرەو پێشچوونی سیاست و ڕێبازی کۆمەڵە لا کوردستانن. باڕیزەکانی ڕێکخراوی حیزبیمان لەسەر بنەمای استراتیژی و سیاست و بەرنامەیەکی ڕوون کە کۆمەڵە لە کوردستان و حیزبی ئێمە لە ئێران پتەوتر بکەین. با لە سەرەتای ساڵی نوێ و جەژنی نەورۆزدا بەڵێنیمان بۆ خەباتی بێڕاڕایی و لێبڕاوانە لە پێناو ئاواتی گیان بەخت کردوانی سەربەرزمان لە پێناو ژیانێکی پڕ لە ئاشتی و ئاسایش و ڕفاه و ئاسوودەیی ئازادی و یەکسانی دووپات بکەینەوە. ڕێپێوان لەو ڕێگایەدا بەرەو ئاسۆی ڕوون زەمانەتی دواڕۆژی ڕزگاری و سەرچاوی ژیانی پڕ لە هیوا و شادی هەر ئەمڕۆشمانە. با هەمووان پێکەوە دەست لە ناو دەستی یەک ئەو ڕێگەیە ببڕێ. جارێکی دیکە جەژنی نۆرۆز و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت. شلشل دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا ليوالي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلن دبوري توا كاتدي بسر بنجا بعتري سملومي خاق ديو دروي دلي مسي جاو رشي برو قيتان اروك شرابي خسي اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا ليوالي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلن دبوري توا كاتدي بسر بنجا هروكبي كوصالان رشتو تخالي ملت اخو كيبي او كسي كوابر دويا دلت دزان ما شيخ كجين شاواني فرلاك دكتشي اوري بروا كشمي ليبي وقبلت اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا ليوالي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلن دبوري توا كاتدي بسر بنجا شوخ وشم وشاو بلاق نظر وزاد جواني بس سرشان تفق
بەشی قەترانی خورپە و لێدانی دڵێ ئەمەی کچی هەورامانی لە دەوری باڵا دگەڕێم یاریگیانی بەگیانی ئای وەی وەی لەو گەنجە شلشل دەڕوا و بەلەنجە ئای وەی وەی لەو گەنجە شلشل دەڕوا و بەلەنجە چاوکاڵی هەورامانە یا لێو ئاڵی هەڵە بجە بایشنر وێلای ئەبا لەسەر سینەی کوڵەنجە ئەو دڵم دەبورێتەوە کاتێ دێی بەسەر پەنجە بەڵێ ئازیزان چەند بەشێک لە شعری بەهاری دڵشکاو لە هۆنراوەکانی هوشەنگی بتەهاج کە کاک ناسر حەسامی کردێتی بە کوردی پێشکەشتان دەکرێت. بەهار هات و گوڵ و نسرینەکەم نا شنەش هات بۆنی نۆرۆزی نەهێنا گوڵستان چی بەسەر هات چی بەسەر هات کائینی بەهاران نایاتە یاد هەور بۆچی دەناڵێن بەیانی دەڵێ چی وە بە گرمەی پڕ لە ژانی لەبەر چی گۆڵ دڵی پڕ لە برینە چی قۆماوە کە بولبول وا خەمینە شنە بۆچی هەمووی هەر بۆنی خوێنە وەنەوشە چۆنە ئاوا مل بکوێنە گوڵی نەرگێز لەبەر چی سەر نەوەی بوو چ بوو قومری غەریب هات و غەریب چوو لەبەر چی باڵی پەروانە شکاوە لە گشت لا بۆ غوباری خەم پەژاوە لەبەر چی خۆر خەوی لێکەوت و نەبزود بەهار هات و گوڵی نۆرۆز نەپشکود گوڵ و خۆر کام قسەی تاڵیان لە کێ بیست کە ئەم لێوەی کرۆشت ئەو مەرگی خۆی بیست بەهارێ سەر هەڵێنە بێرە بۆلام بزەت بێنێ لە خەم دەربێت نەدنیام بەهارێ هەستە بەو هەوری قەدەم خۆش بڵێ تێراو بکات دەشتی سەوز پۆش نەوایی نوێ دەوێ باڵداری بێجووت لە تەنیایی وەرەز بوو وات دڵی سووت لە قۆڵ دەربێنە دەستی گوڵ پژێنت بە سەوزە گوڵ بیبەخشە پێ و شوێنت نەسیمی بەر بەیان بابێ بەجارێ خەوی بەفرین لە چاوی گوڵ بتارێ بەهارێ سەیری کە خەڵکی بەڵاگر کە چۆن کەوتۆتە ژێر بارانی ئاگر بەهارێ سەیری کە خاکی خەفەت پێش کە چۆن هەر پەنجە دڕکێک بۆتە خوێن ڕێژ بەهارێ چاو بگێڕا دەشتی خەمناک لە هەر لا کوشتەیەک کەوتۆتە سەرخاک بەهارێ سەیری کە کێو و دڕ و دۆڵ هەموو هەر خوێنە بێدەنگ و کپ و چۆڵ بەهارێ پڕ بە گۆشت لالە بێنە لەسەری گۆڕی عەزیزان بیوەرێنە بەهارێ سۆزی ئیشقم باوەشێنکە بە شێر و شەکریە و ئیشقم هەوێنکە سەرێ بمکە بە هاژەی گوێی باران سەرێ بمکە بروسکەی ڕوونی ئاسمان وەرە بمکە بە هەورێکی ڕقەستور کە گرمەم پڕ بکە خوار و سەر و ژوور بەهارێ هەر بژی بژوێنی ژینی کە وەرزی خۆرە تا و کانی ئەوینی ئەمێستاکەش جوانی لێرە ماوە نەفەس گەرمە و ئەوین جێگەی هەراوە مەڵێ دارێک شکاو ئیتر وشک بوو سبەینێ هاکە دیتت خەڵفی هەڵچوو مەڵێ ئەم سەر زەمینە شۆڕەکاتە سبەی کاتێ بەهار هات سوور و ساتە بەهارێ گەر بمێنی لەم دیارە دەبینی خوێنی نێو خاک ئەم بەهارە هەتا پشتن گوڵاڵەی سوور دەهێنێ وەکو ئاگر لە دوو کەڵ سەردەرێنێ گوڵی سوور دێتە بەر دەرکی ماڵێ ئەگەر چی سەد خەزانیش ڕای بماڵێ بەهارێ خۆش بژی و هەر خۆش بمێنی خەڵاتی گوڵ بکەیت و لێ بسێنی تەمەن مەودا بدا سەر هەڵدێنین دڵ و گیان لە یەک داڵێنین دەمێنین ئەگەر ئاگر لە ڕێ بێت و ئەگەر خوێن شەپۆل بێ و گەردەلوول بێ ئێمە هەردێن کە ئەمجار هاتی ژینت شادمان بێ سرت سەوز و دڵت هەر ئاوەدان بێ کە نەورۆزێکی دی هاتیتە دیدار بە ئاینێکی دی بتبینم ئەمجار
بنايدي قدرك إلى ملبر من أب مباراني سرقونا وكم تريح من أب مباراني سرقونا وكم تريح بني مني قاچم جان چنكي سكرتني بني مني قاچم جان چنكي سكرتني جاسر پنجد ووني اوچن عاشق رشتني او سر پنجد بوني جاچن عاشق رشتني يا خير عواتم جان ويتور كردني يا خير عواتم جان ويتور كردني جا عاشق بياوني او شراري مردني او عاشق بياوني او شراري مردني نايدي يمي قدرك إلى ملبر من أب مباراني سرقونا وكم تريح من أب مباراني سرقونا وكم تريح شرط تاوى رجال بامو ويزو سري شرط تاوى رجال بامو ويزو سري ومن كسمني أني جاجت عزيز تريح ومن كسمني أني وجدت عزيز تريح عزيز مكرم جان دعائي مردني عزيز مكرم جان دعائي مردني وهرچی دین و هزی و کلی گردن می دا هرچی دین و هزی و کلی گردن می بینەرانی ئازیز ئەمڕۆ ڕۆژی نەورۆز و یەکەم ڕۆژی ساڵی تازە لە هەمان کاتدا ساڵهاتی دەست پێکردنی مقاومەتی قارەمانانەی 24 ڕۆژەی خەڵکی شاری سنەیە. ڕۆژی دووی خاکە لێوەی ساڵی 1359 دەستگای جەنگی و سەرکوتی کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر خەڵکی شاری سنە و بە هەموو جۆرە چەکێک لە زەوی و ئاسمانەوە ئاگر و ئاسنی بەسەر خەڵکی ئەو شارەدا باراند. ئەم هێرشە سەرەتای شەڕێک بوو کە 24 ڕۆژ خایاند. لەم فرسەتەدا یادێک لە ڕۆژانی مێژووی مانگی خاکە لێوە دەکەینەوە. ئەو ڕۆژانەی کە کۆماری ئیسلامی بە ئاگر و ئاسن هێرشی کردە سەر کوردستان و لە هەموو شارەکانی کوردستان جەماوەری خەڵکی کورد و هێزی پێشمەرگە بەرەنگاری بوونەوە. هێرشی کۆماری ئیسلامی و مقاومەتی قارەمانانەی خەڵکی شاری سنە لە مێژووی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی خەڵکی کورددا بە شەڕی 24 ڕۆژە ناسراوە. ئەم مقاومەتە سەرەتایەک بوو بۆ دەستپێکی مقاومەتێکی بەرینی جەماوەری لە هەموو شار و دێهاتی کوردستان. بە شوێن دەوری یەکەمی بزوتنەوە و پاش تێکشکانی ستونی تەیاری ڕژیم لە نزیک ئاوایی دارساوێر لە جادەی بانە بۆ سەردەش بەدەست پێشمەرگەکانی کۆمەڵەکە سەرەتای تێکشکانی هێرش و پەلاماری دەڕندانی ڕژیم بۆ سەر کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازی کوردستان بوو کە کۆماری ئیسلامی بە ناردنی هەیەتی جۆراوجر ئاگربەستەکەی قبول کرد و بەپێ ئەو ئاگربەستە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کشانەوە نێو پادگانەکان و جارێکی تر بە دوای ڕاپەڕینی ساڵی 57دا شارکەوتە دەست خەڵک و هێزی پێشمەرگە پاراستن و ئەمنیەتی شار و ناوچەکانی کوردستانیان گرتە ئەستۆ. لە ماوەی نزیک بە 5 مانگ لە کشانەوەی هێزەکانی ڕژیم پۆل کچ و کوڕ و ژن و پیاو لە سەراسەری ئێرانەوە دیسانەوە ڕوویان کردە کوردستان. بەم شێوەیە مەودا و ئیمکانێک بۆ دیالۆگ و گۆڕینەوەی بیر و ڕا بۆ ئاشنابوون لەگەڵ خواست و ئارزوەکانی یەکتر فراهەم بوو.
لە ماوەی ئەم چەند مانگەدا دیسانەوە و ئەم جارە سازمان دراوتر و بە تەجروبەتر دەم و دەستگاکانی بەڕێوەبەری ژیانی ڕۆژانەی خەڵک و ڕێکخراوە سنفی و پیشەیەکان هەر لە بنکەی گەڕەکەکانەوە بگرێت تا شۆرە کرێکاریەکان و تا شۆرای سنفی و پیشەیە جۆرا جۆرەکان سازکران و ئەرکی بەڕێوەبردن و ئیدارەی شار و گوندەکانیان بەدەستەوە گرت. ئەم وەزعە ببوو بەهۆی نیگەرانی قۆڵی کاربەدەستانی ڕژیم ئیسلامی کە بە ئاشکرا دیار بوو کە لەمە زیاتر پێ تەحەممۆڵ ناکرێت. فصل بهارا جانا وان يشينا فصل بهارا جانا وان يشينا أشكي عليكم شفتم فني شيرينا والله فني شيرينا وأمانت خالشينا أيوة سرتاي بفايز ربي وفردشتي بشربي هموي تشاو بجربي من حتوم دويتو أيوة سرتاي بفايز وبي فردشتو فرجي وبي هموي خندلي وبي من حتوم دويتو هەر لە ئاخرین ڕۆژەکانی ساڵی 58ەوە بیان و هێنانەوەی ڕژیم دەستی پێکردەوە. لەو ماوەیەدا ڕژیم بەردەوام خەریکی تیارکردنەوەی پادگان و باقی هێزەکان بوو. بە بیانووی مەترسی هێرشی عێراق لە هەوڵی ناردنی هێزی فراوانتر بۆ پادگانەکان و ناوچەکانی کوردستان بوو. ئیتر کەس شکی لەوەدا نەما بوو کە ڕژیم جارێکی تر هێرش دەکاتەوە سەر کوردستان و شەڕێکی سەرکوتگەرانە و نەخوازرا و بەسەر خەڵکی حەقواز و تینووی ئازادی ئەم ناوچەیەدا دەسەپێنێ. لەگەڵ ئەمە لە باقی شوێنەکانی ئێرانیش ڕژیم بەرەبەرە دەستی دابووە زبر و زەنگ نواندن و سەرکوتی بزوتنەوە جۆرا جۆرەکان. هێرشکردنە سەر ڕێکخراوە کرێکاریەکان لە کارخانەکان، پەلامار بۆ سەر ڕێکخراوەکانی ژنان و بۆ سەر هەڵسوڕاوانی ئەو مەیدانە، هێرش بۆ سەر زانستگاکان لە سەراسەری ئێران بە تایبەت زانکۆی تاران و گەلێک گەڵاڵە و پیلانی تری لەو چەشنە. ئەمانە هەمووی ئەڵقەگەلێک بوون لە زەنجیری گەڵاڵەکراوەی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ ئەسیرکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تێشکاندنی پاشماوەکانی شۆڕشی ئێران. سەرنجام ڕۆژی دوی مانگی خاکەلێوەی ساڵی 59 ڕژیم لە درێژەی پیلانەکەی خۆیدا دەستیدایە گول لە بارانکردنی خەڵکی شاری سنە و شەڕێکی نەخوازراوی بەسەر خەڵکی ئەو شارە و بەسەر هەموو کوردستاندا سەپان. ئەو مقاومەتە گەلێک دەرس و ئەزمموی بە نرخی بۆ خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو ئازادی و ژیانی باشتر و لە پێناو ڕزگاربوونیان لە دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی تێدایە. یادی گیانبەخکردوانی بەخێر بێت. وەسڵاو لە خۆڕاگری خەڵکی شارەکانی کامیاران، سنە و دیواندەرە و مەریوان و سەقز و بانە و بۆکان، مەهابات و شنۆ و نەغەدە و پیرانشەر و سەردەشت و ڕەبەت و هەموو شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستان کە هەرگیز ڕێگایان نەدا دەسەڵاتی ئەو ڕژیمە بەتەواوی لە کوردستان سەقامگیر بێ و ئەو ناوچەیە لە ژێر پێداگیرکەرانی کۆنەپەرستدا بەردەوام یەک پارچە ئاگر بووە.
seni İmanım lede seni Gul khunçam lele gul khunçam Hava gul khunçe şarişnoya Gul khunçe şarişnoya شدوا دسمال تكالبون هوا لقى زلداني مويا لقى زلداني مويا شدوا دسمال تكالبون هوا لقى زلداني مويا لقى زلداني مويا حتى بدا استكاوتم هوا صدق سيني راس باردم صدق سيني راس باردم حتى بدا استكاوتم هوا صدق سيني راس باردم صدق سيني راس باردم كتشيلم بو بدوش من هوا جهري ماري بخواردم جهري ماري بخواردم قول خونچم لله قول خونچم هوار قول خونچه شاری شنویا قول خونچه شاری شنویا شدو دسمال تكالبون هوا لقى زلداني مويا لقى زلداني مويا شدوا دسمال تكالبون هوا لقى زلداني مويا لقى زلداني مويا ڕۆژ لە ئاسۆی سوور شەوقە داتەوە ئەڵێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە کەوی دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەری حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پەڕاوپەڕ دەنگەداتەوە لەسەر قەندیل و شاهە و نەکەرۆز ئەڵێ گەلی کورد نۆرۆزتان پیرۆز کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەمڕۆ هاتوونە تەلاتان بۆ ئەوەی لە گزارشێکی مەیدانی لە ئوردوگای ناوەندی کۆمەڵا لە زرگوێزی گەورە پەیام و پیرۆزبایی هاوڕێیانی پێشمەرگە ڕوو لە خەڵکی کوردستان بڵاو بکەینەوە هیوادارم کاتان هەبێت تا کۆتایی لەگەڵمان بن. نیشانەی نۆرۆز وادەی وەهارن یا نەشقەی ئامای نامەی نیگارن منیش بەنەو بە وێم پیرۆزبایی جەژنەوە نۆرۆزی جا گرد و خەڵک و کوردستانی مەکەرو هیواداری نەساڵی تازێ ساڵۆ یاوێتە بە گرد و ئامانج و ئاواتەکاتە بۆ هەر سەر بەزێ بیدێ منیش بەنەوەی خۆمەک و پێشمەرگەیەکی کۆمەڵا ساڵی تازە لە هەموو خەڵکی ئازادیخوازی کوردستان پیرۆزباییەکەم و هیوادارم ساڵی تازەی ئایندە لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵا لە شارەکانی کوردستان و ئێران جشنی ئازادی بەرپاکەین.
سڵاوتان لێبێت منیش لەلایەن خۆمەوە وەکو پێشمەرگەیەکی ژنی کۆمەڵە پیرۆزبایی ساڵی تازەتان لێ یەکەم هیوادارم ئەم ساڵ ببێت بە ساڵێکی پڕ لە شایی و خۆشی بۆ ئێوە دۆستان و ئازیزان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها پیرۆزبایی ساڵی تازەکەم لە بنەماڵە شەهیدەکانی کۆمەڵە هیوادارم ڕۆژێک بێ بتوانین لە کوردستانێکی ئازادا ئەم ڕۆژە بە یەکەوە جەژن بگرین پیرۆستان بێت ئەم ڕۆژە. سڵاو ڕێزمێ لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویستان هیوادارم هاتنی ساڵی تازە وەرزی بەهار و پیرۆزبایی جژنی نەورۆز لە هەموو گەلی کوردستانەکەم هیوادارم ساڵێکی پڕدەستکەوت پێک بۆ گەلی کورد و بۆ ئازادی خوازانی ئەو گەلا. پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو ئێوەی خۆشەویست دەکەم لە تەواوی ئەو پێشمەرگە سادق و دڵسۆزانەی کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران سپاس. منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو پێشمەرگەکان و خەڵکی کوردستان بەتایبەت بنەماڵە شەهیدان دەکەم و هیوادارم حکوومەتی جمهوری ئیسلامی ئاخرین ساڵێ بێت کە لەسەر حکوومەت ئەمێنەوە. ساڵی تازەی نۆروز پیرۆزباییەکەم بە تەواو هەوڕێیانی خۆشەویستی پێشمەرگەم بە خانوادەی زندانیانی سیاسی بە خانوادەی شەهیدان هیوادارم ئەم ساڵە ساڵێکی پڕ لە خۆشی بێ بۆ هەمووتان. سەرەتای هەموو شتێ ساڵی تازە پیرۆزبایی دەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێراندا و هەروەها پیرۆزبایی دەکەم لە بنەماڵەی گیانبەخکردووان و زیندانیانی سیاسی و هەروەها خەڵکی ئازادی خوازی کوردستان و ئێران هەر بژین. منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی جەژنی نەورۆز لە هەموو هاوسەنگەران و بنەماڵە شەهیدەکان و کەسە سیاسیەکانم کە ئەوانەی کە لە دەرەوەی وڵات و ناوخۆی وڵات کارەکەن و دڵسۆزانە کاروە تەشکیلاتی کۆمەڵاکەن و ئومیدوارم ئیمساڵ بێت بە ئاخرین ساڵێکە کە ڕژیمی جمهوری ئیسلامی سەرکارەوە. پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵاکەم بە تایبەت هاوسەنگەرەکانم خەڵکی کوردستان پیرۆزباییتان لێ یەکەم. ساڵی تازە پیرۆز بێت لە هەموو خەڵکی کوردستان و لاوانی شۆڕشگەڕی کوردستان و بنەماڵە سیاسیەکان و بنەماڵە شەهیدەکان و بە تایبەت هاوڕزمەکانی خۆم ساڵی تازەتان پیرۆز. منیش وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە ساڵی 1401 لە هەموو بنەماڵە شەهیدەکانی کۆمەڵە و لە خەڵکی ئازادیخوازی کوردستان و لە هاوڕێیانم پیرۆزبایی یەکەم بە هیوای سەرکەوتن. سڵاو ڕێزمێ بۆ شەبەکەی کۆمەڵە منیش بەنەوەی خۆم وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە ساڵی تازە پیرۆزباییەکەم لە تواو هاوسەنگەرەکانم بە تواو بنەماڵە شەهیدەکان و هیوادارم ساڵ تازە بێ بە وێرانگەر و وێرانگەری بۆ جمهوری ئیسلامی ئێران. چەندین سڵامەوە گەرمی پێ خەڵک و شۆڕژگێر و کوردستانی بە تێبەن ناوچەو ژاوەروی و کولەن هۆرامانی منتەقە هۆرامانی
گوێبیستانی ئازیز بم جۆرە هاتینە کۆتایی بەنامەی نەورۆزی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران. جارێکی دیکەش نەورۆز و ساڵی تازەتان لێ پیرۆز بێت و هەر بژین بە شادی و خۆشی.